سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە زنجیرەی شادۆن بۆن دەکەین. زنجیرەی شادۆن بۆن زنجیرەیەکی فانتازیە بەم دواییانە لە تۆڵی نێتفلیکس پەخشکرا. لەو کاتەوەی کە زنجیرەکە پەخشکراوە تا ئێستاش بینەرێکی باشی هەیە و لە سەروی لیستی پڕبینەرترینەکانی نێتفلیکسە تا ئێستا. بابزانین ئاخۆ ئەو زنجیرەیە باس لە چی دەکات و هەندێک بابەت لەبارەیەوە باز بکەین و ڕیڤیوێکی بۆ بکەین و بەگشتیش چیرۆکەی باز بکەین بێ ئەوەی لێتان سپۆیل بکەین، باز بکەین کە چیرۆکە لە چی وەرگیراوە و لە کۆتاییشدا ڕێتینگێک بە زنجیرەکە بدەین و باسی بکەین کە ئاخۆ زنجیرەکە بەجددی شایانی ئەوەیە تەماشا بکرێت یاخود نا. زنجیرەی شادۆن بۆن لە کتێبێکە وەرگیراوە لە نووسینی لی باردوگۆ کە کتێبەکە لە سێ بەش پێکاتەوە، تا کتێبەکە زنجیرەیە، بەڵام کتێبەکە بەشی یەکەمی شادۆن بۆنە. دواتر دوای ئەوە لەبەر ئەوەی شادۆن بۆن هاوشێوەی زنجیرەی گەیم ئۆف ثرۆنز و لۆرد ئۆف دە ڕینگز و ئەوانە باس لە جیهانێک دەکات، بۆیە خودی نووسەرەکە چەند کتێبێکی تری دەرکردووە کە سەر بە هەمان جیهانن بەڵام چیرۆکەیان جیاوازە. بۆیەشە کە زنجیرەی شادۆن بۆن ڕاگەیەندرا کە زنجیرەکە تەنها لە کتێبی یەکەم کە شادۆن بۆنە وەرنەگیراوە، بەڵکو زنجیرە تەلەڤیزیۆنیەکە لە دوو کتێب وەرگیراوە. یەکەمیان شادۆن بۆن کە یەکەم کتێبە لە زنجیرەیەکی سێ کتێبی، دووەمیشیان کتێبێکە ئەویش سیکس ئۆف کرۆزە کە هەر نووسەرەکەی لی باردوگۆیە، بەڵام ئەویان باس لە چیرۆکەشی جیاواز دەکات، واتە بەشێکنی لەو سێ کتێبە. سەرەتا باس لە چیرۆکی زنجیرەکە بکەین. تەڵان زنجیرەکە فانتازیە، باس لە جیهانێک دەکات بەناوی گریشاڤێرس. فۆکەسی سەرەکی ئەو زنجیرەیە لەسەر شوێنێکە کە پێی دەڵێن ڕافکە. هەر لە سەرەتای زنجیرەکەەوە ئاگادار دەکرێنەوە کە لەو شوێنە شتێکی سەیر و جیاواز هەیە. ئەویش جۆرێک لە بڵێن دووکەڵێکی گەورەیە کە شێوازێکی دیواری دروست کردو. ئەوانەی گەیم ئۆف ثرۆنزیان بینیوە لەوانەیە ئێستا پێشبینی بکەن کە دیوارەکە چۆنە. هاوشێوەی دیواری گەیم ئۆف ثرۆنز دیوارێکی گەورە دروست بووە، بەڵام هەمووی دووکەڵە. لەناو ئەو دووکەڵە چەند ئەژدیهایەکەن کە هەر کەسێک بچێتە ناو دووکەڵەکە ئەو ئەژدیهایانە پەلاماری دەدەن. ئەم دووکەڵەش بۆتە هۆی لێکردنەوەی دوو بەشی ئەو شوێنە کە پێی دەڵێن گریشاڤێرس. هەر بۆیەشە بەشێکی خەڵکی ناچار دەبن کە بەناو ئەم دووکەڵەدا بڕۆن تا بچن بۆ لاکەی تر، بەڵام چوون بەناو ئەم دووکەڵە ئەوە ئاسان نییە. هەندێک تریک و هەندێک شت هەن کە پێویستە ئەنجام بدرێن کە زۆر کەم دەیتوانن ئەو کارە ئەنجام بدەن، بەڵام خەڵکی بەگشتی ناتوانن. هەر بۆیەشە ئەم دووکەڵە لەیان دەبێت بە بەڵا. تەمان ئەم دووکەڵە لەوێ پێی دەڵێن فۆڵد. هەر لە سەرەتای زنجیرەکەەوە بەمەوە دەردەکەوێت کە زنجیرەکە باس لە چی دەکات؟ باس لە کەسایەتێک دەکات کە هەوڵ دەدات ئەو دووکەڵە لە ناو بە. دوو کەسایەت سەرەکی زنجیرەکە بریتین لە ئەلینا ستارکۆڤ و مالیان. ئەوانە دوو کەسایەتی پاڵەوانی سەرچین. لە هەمان کاتدا کەسایەتێش تریش هەیە کە ناو دەبرێت بە The Darkling کە لە ئەسڵدا جەنەرال کریگانە، بەڵام بە The Darkling ناو دەبرێت بۆ لەبەر ئەوەی ئەو توانای هەیە کۆنتڕۆلی ئەو دووکەڵە بکات، بەگشتی توانای هەندێک جار ئەو دووکەڵە لە شوێنەکانی تریش دروست بکات. لە سەرەتای زنجیرەکە بۆ مەبەدە دەکەوێت کە ئەلینا ستارکۆڤ هێزێکی هەیە، توانایەکی هەیە، ئەویش دروستکردنی جۆرێک لە ڕووناچیە کە وا دەکات ئەو دووکەڵە ئەو تاریکیە نەمێنێ. هاوشێوەی هاری پۆتەر و گەیم ئۆف ثرۆنز و توایلایتەوەتە تێکەڵەیە کە لەو سیانە پێم وابێت ئەو جادووەی کە ئەوان ئەنجامی دەدەن پێیان وانیە کە جادووە، بەڵکو ئەوان بە زانست تێک ناوی دەبن. ئەو جادووەش کە ئەوان دەتوان ئەنجام بدەن یاخود ئەو بەهرانێک کە ئەوان هەیتیان ئەنجام بدەن هیچ پێویستی بە دار و شتیوانیە یاخود بەوەی کە وشەیەک بڵێن و ڕستەیەک بڵێن تاکو جادووەکە ئەنجام بدەن. نەخێر، بەڵکو بەشێکیان هەر ئاوا لەدایک بوون و شێوازی جادووەکانیش جیاوازە. با ئێستا بچین بۆ لایەکی تری جیهانی گریشاڤێرس کە ئەویش کاتردامە. لەوێ دەبینین لە کاتردام کۆمەڵەیەک هەن کە دەتوانین بڵێن وەکو پیکی بلایندەرەکانوان، یعنی پیکی بلایندەرەکان ئەگەر بخەینە جیهانێکی فانتازی چۆن دەبینی کۆمەڵە عەسابەیەکن کە تەنها مەبەستیان دزی و قۆڵ بڕینە. لەوێ سێ کەسیان کە دەبنە کارکتەری سەرەکی هەوڵ دەدەن کە ئەنجامێک و مەبەستێکی خۆیان بگەین بەجێ، بۆیە دەیانەوێت گەشت بکەن بۆ ئەو شوێنەی کە ئەلینا ئەوانی لێن کە ڕاوکایە. ئەو سێ کەسایەتیش هەرسێکیان کەسایەتی ئاساین وەکو جادووی، هیچ هێزێکی جادووییان نییە. ئەوانیش هەریەکە لە کاز و ئینێج هەروەها جاسپەر. سێ کەسایەتین کە پێم وابێ ئەگەر سەیری زنجیرەکە بکەن ئەوانە دەبن بە خۆشەویستترین کارکتەر. ڕاستە کارکتەر پاڵەوانەکانین، بەڵام بەدەستخۆت نییە زۆر حەز بەوان دەکەیت و ڕۆژێڕان و هەروەها کاریزمای ئەوانە زۆر بەدڵی تۆ دەبێت. بەگشتی زنجیرەکە باس لە هەوڵەکانی جەنەرال کریگان دەکات کە ناسرابوو بە دارکلینگ تا لەگەڵ ئەلینا بەیەکەوە فۆڵد لەناو بن، ئەو دووکەڵە لەناو بن. لەلایەکی کرۆوەکان
کە ئەو سیانە بوون هەرێکە لە کاز و ئینێژ و جاسپەر ئەوانیش ئەرکێویان پێدەست پێدرێت کە ئەلینا بڕفێنن و لە ئەنجامی ئەو ڕووداوانەش نامەوێتی تر لێتان سپۆیل بێت چەند حاڵەتێکی سوپرایز بە دەردەکەون کە تا کۆتاییەکەش بەڕاستی سەرسامکەرە و زۆر نایابە و هەر هەشت ئەڵقەکەی پێم وایە بەدڵتان دەبێت. ئێستا بابەست لە چەند خاڵێکی تایبەتی ئەو زنجیرەیە بکەین. یەکەمیان من پێم وایە ئەو زنجیرەیە دەبێت بە جێگرەوەی گەیم ئۆف ثرۆنزی نێتفلیکس کە سەرەتا The Witcher هات زۆرێک گوتیان کە The Witcher دەبێت بە جێگرەوەی گەیم ئۆف ثرۆنز لە نێتفلیکس، بەڵام من خۆم زۆر پێی سەرسام نەبووم، بەقەد ئەم زنجیرەیە و شادۆ ئەند بۆن پێی سەرسام نەبووم. لەلایەشتریش لە ڕۆتن تۆمەتۆ و لە IMDbش هەمان خاڵی بەرزی بەدەست نەهێنا. بۆشە پێم وابێ شادۆ ئەند بۆن هەلێک و ئەمەلێکی باشتری هەیە، بە تایبەتیش لەبەر ئەوەی کتێبەکان زۆرن. یەک لە خاڵەکانیشکەوا دەکات ئەم زنجیرەیە ئاوا هیوا بەخش بێت، ئەوەش وەرجێڕانی کتێبەکەی بۆ زنجیرە لە هەمان کاتدا تێکەڵکردنی دوو کتێبی جیاوازە و بەرهەمهێنانی زنجیرەیەکە. طبعاً زۆر زەحمەتە تۆ کتێبێک بێنی بیکەیت بە زنجیرە لە هەمان کاتدا زنجیرەکە سەرکەوتو بێت، چ جای تۆ دوو کتێب بێنی تێکەڵیان بکەی یەک زنجیری لێ بەرهەم بێنی. ئەوە تێشتر کە دەتوانم بڵێم دووبارە پیشەمان دەدات کە ئەوە تێکەڵەیەکە لە هەریەکە لە گەیم ئۆف ثرۆنز و هاری پۆتەر و توایلایت. دەبینی زنجیرەکە تاریکە، زنجیرەکە هاوشێوەی توایلایت تا ئاستێک تاریکی و ئەوانەی پێوە دیارە. لەلایەشتر ترسناکە وەک دەبین لە هەندێک لە شوێنەکانی گەیم ئۆف ثرۆنز کە ترسێنەر بووە ئەوەشیان تا ئاستێک ترسناکە. لە هەمان کاتدا هاوشێوەی هاری پۆتەریش ینی خۆشیێکی زۆری پێوە دیارە، ینی خۆشێکی گەنجانی پێوە دیارە کە دەبینی جادووەکە تۆ بە شتێکی نوێ دەناسرێت کە شێوازێکی نوێی جادو و شێوازێکی نوێی ژیانکردن دەبینی. پێم وایە ئەویان تێکەڵەیەکی زۆر جوانە کە لەم زنجیرەیە بەدی دەکرێت. خاڵێشتریش کە لەبارەی ئەم زنجیرەیە زۆر بەدڵمە خودی بیرۆکەکەیە کە باس لە بوونی فۆڵ دەکات، یاخود بڵێم ئەو دووکەڵە تاریکەکە دووکەڵێک دوور درێژە. طبعاً لە خودی نووسەرەکەیان پرسی لی باردووە کە مەبەستی چییە لەو دروستکردنی ئەو فۆڵدا. ئەو باسی لەوە کرد کە زۆر جار لە زنجیرە فانتازیەکان یاخود دەتوان بڵێم هەموو زنجیرە فانتازیەکان باس لە تاریکیەک دەکەن کە لە ناخی مرۆڤدا هەیە، بەڵام ئەو بیر لەوە کردوێتەوە چۆن ئەو تاریکیە بکات بەڕاستی ئەو تاریکیە وەک واقعێک پیشان بدات کە خەڵک بتوانێت ئەو تاریکیە لە ناو بات، یعنی هەر ئەوەی ناو ناخی مرۆڤە بەڵام هەیە و وجودی هەیە. ئەمەش بیرۆکەیەکی زۆر جوان و زۆر سەرنجڕاکێش بەڕاستی تۆ شتێکی ناواقعی بکەیت بە واقعی، لە هەمان کاتدا ڕیاکشنی خەڵکی بۆ ئەو شتە پیشان بدەیت کە ئاخۆ خەڵک چۆن ڕیاکشنی بۆ ئەمە دەبێت و هەوڵی چۆنە تا لە ناوی بات یاخود تا پەرەی پێبسەنێت. حاڵەتیش تر سیمبۆلەکان پێم وایە سەرکەوتنی زۆربەی زنجیرەکان بە تایبەتی زنجیرە فانتازیەکان لە سیمبۆل و نیشانەکانێتی. دەبینی گەیم ئۆف ثرۆنز چەندان نیشانەی هەبوو بۆ نمونە گورگەکە هیستارکان بوو، ئەژریها هیتارگەریانەکان بوو، ینی چەندان نیشانەی ئاوە. ئەوەش بە هەمان شێوە نیشانەیەک و چەند ئامرازێکیان کە تێدا بەکاردێت. لە بەشی یەکەم ئامرازێکی سەرەکی هەبوو ئەویش بەکارهێنانی ئاسکەکە بوو یاخود بڵین مامز کە ئاسکێکی ڕووناک بوو. ئەم ئاسکە هێزیش تایبەتی هەبوو کە لە ڕێی وەرگرتنی ئەم هێزە ئەلینا یاخود دارکلینگیش دەیانتوانی هێزێکی زیاتر بۆ خۆیان پەیدا بکەن و کۆنتترۆلی زیاتر بگرنە دەست. ئەگەر باس لە بەرهەمهێنان و دەرهێنانی زنجیرەکە بکەین پێم وابێ دەرهێنانەکەی تا ئێستا دوای گەیم ئۆف ثرۆنز ینی کەم زنجیرەی ئاوا جوانم بینیوە لە بەشی فانتازی لە ژانری فانتازی کە ئاوا بە شێوەیەکی جوان دەرهاتە بن. بەڵامەش دەگرێتەوە بۆ ئەو بودجە باشەی کە بۆی تەرخان کراوە دیار نێتفلیکس دوای ئەوەی لە ویچەر سەرکەوتنێکی ئاوا مەزنی بەدەست نەهێنا، لە کەرس تەنانەت سەرکەوتنی هەر بەدەست نەهێنا، بۆ یازانیان کە پێویستە لەمە بودجەیەکی باشتر تەرخان بکەن تا سەرکەوتن بەدەست بێنن. پێشمایە تا ئێستا زۆر سەرکەوتوو بوون. هەر بۆیەشەوە گوتم لە ڕووی بەرهەمهێنانەوە چ کامێرامانیە، چ دەرهێنانە، چ ڕووناچیە، چ CGI کە CGI زۆر زەرورە بەتایبەت لە فانتازی. ئەمانە هەمویان زۆر واقعین و زۆر جوان دەگونجێن، جیاواز لە کەرس بۆ نمونە کە CGI-کەی زۆر منداڵانە بوو، ینی هەست پێ دەکرد کە ئەوە بە کۆمپیوتەر دروستکراوە. لە ویچەریش تا ئاستێک دیار بوو کە CGI و دەرهێنانەکەی زۆر ئاوا جوان نەبوو، بەڵام لەمە پێم وابێ هەموو هەڵەکان ڕاستکرابوونەوە زۆر بە جوانی و بەدیقەت بەرهەمهێنرا بوو. لە هەمان کاتدا هەڵبژاردننی کارکتەرەکان شتێکی زۆر جوان بوو کە هەموو ئەو ئەکتەرانی هەڵبژێردرا بوون، ئەکتەری زۆر شایان بوون، زۆر جوان ڕۆڵەکەیان دەجێڕا، بەشێکی زۆریشان ئەسڵەن نەناسرا بوون، بەڵام ئەو کاریزمایە کە هەیان بوو وە پێشکەشکردنی ئەو کاریزمایە بەتایبەت 6 of Crows کە پێم وایە ئەگەر سەیری بکەن
ئەو کرۆیانە ئەگەر سەیریان بکەن پێم وابێ بەڕاستی دەچنە دڵتانەوە. زۆر جار ئێمە لە زنجیرە فانتازیاکان یاخود هەر زنجیرەیەک دەبینین کە زۆربەی هەرە زۆری شوێنەکان بریتین لە ئەمریکا یان ئەمریکای یان بەریتانیا، ینی شتێکی جیاواز بە تایبەت لە جلوبەرگ و لەو شتان نابینین، بەڵام ئەوەیان شتێکی جیاواز و جوانی پیشاندان کە وەرجیدا بوو لە کللتوری ڕووسی، یعنی هەر سەیرت دەکرد بە خۆت هەست دەکرد کە ئەوە زیاتر کللتورێکی ڕووسی پێوە دیارە. دەمابینین جلوبەرگەکان، کەش و هەواکە، تەنانەت خودی گریشاڤێرس کە جیهانەکەیە دەتانبینی کە جیهانەکە لە رووسیا وەرگیراوە. تەوان بۆ زانیاریشتان زنجیرەکە چەند زمانێکی جیاوازی تێدا بەکار هاتووە و ئەو کەسەش کە زمانەکانی نووسیوە هەر ئەو کەسەیە کە زمانی هەریەکە لە گەیم ئۆف ثرۆنز و لە زەنجیرەی دانا. تایتلی هەریەکە لە ئەڵلقەکان تایبەتە بەو بابەتەی کە لەم ئەڵلقەی ڕوو دەدات. بۆ نمونە ئەڵلقەی یەکەم کە بۆ مامە دەردەکەوێت ئەلینا سەنسەمنەرە واتە دەتوانێت ڕووناچی دروست بکات، دەبینی لە تایتلی ئەڵلقەی یەکەم ڕووناچیەکان لە دەوری تایتلەکەدا دەڕۆن. لە ئەڵلقەی کۆتایی ئەگەر باس لێوە بکەین، ئەڵلقەی کۆتایی کە باس لەوە دەکات ئەوان دەچنە ناو دارکلینگ و دەچنە ناو فۆڵ دەکات، دەچنە ناو تاریکیەکە، دەبین تایتلەکە تاریکیەکە کە ئاواکەم کەمە تایتلەکە دەخوات و تایتلەکە بزر دەکات. ینی هەموو تایتلەکان باسییان لەو ڕووداوە دەکرد کە لەم ئەڵلقەیە ڕوو دەدەن. بەگشتی چەندە باس لەو زنجیرەیە بکەم پێم وابێ ناتوانین هەموو بابەتەکان باس لێ بکەین کە زنجیرەیەکی چەندە نایاب بە وەرزێکی چەندە نایاب بوو. هەر بۆیەشە وەرزی دووەمی بە دڵنیاییەوە ڕاگەیەندراوە. پێم وابێ پێش ئەوەی وەرزی یەکەمی پەخش بکەی وەرزی دووەمی ڕاگەیەندرا بوو، لەبەرەوەی نێتفلیکس خۆشی دەزانی کە وەرزی یەکەمی سەرکەوتوو دەبێت. لە هەمان کاتدا ئەگەریشی هەیە کە زنجیرەکە سپینۆفی هەبێت، واتە هەندێک بابەتی لێکراوەتری هەبێت، واتە وەکو گەیم ئۆف ثرۆنز زنجیرەی لێ بەرهەم بێت کە جیاواز بێت لە شادۆ ئەند بۆن، واتە نەڵێ شادۆ ئەند بۆن سیزنی دووەم و سێم نەخێر، لەوانەیە زنجیرەی لێ بەرهەم بێت بە تایبەتی سیکس ئۆف کرۆس کە وەک گوتمان خۆی کتێبەکە لە ئەسڵدا جیاوازە، بەڵام ئەوان کارکتەرەکانی ئەویان هێناوە لەگەڵ شادۆ ئەند بۆن تێکەڵیان کردووە، بەڵام ئەو کارکتەرانش خۆی چیرۆکێکی جیاوازیان هەیە. ئەگەر باس لە سیکس ئۆف کرۆس بکرێ پێم وابێ ئەوێش دەتوانرێت زنجیرەیەکی لێ چاو بکرێت. جا بەگشتی بە ئەوەندە بەس بێت لەبارەی زنجیرەکە بەجددی پێشنیاری دەکەم بسن سەیری ئەو بکەن. ئەگەر گەیم ئۆف ثرۆنزتان بەدڵ بوو بێت پێم وابێ ئەوەشتان زۆر بەدڵ دەبێت. لۆرد ئۆف دە ڕینگس ئەگەر فیلمەکانتان سیر کردووە، هاری پۆتەر، توایلایت یان هەر زنجیرەیەک هەر فیلمێکی فانتازی ئەگەر بەدڵتان بوو بێت پێم وابێ بەجددی چێژ لە شادۆ ئەند بۆن دەبینن. پێشمای ئەگەر تەنانەت سەیری فانتازیاش نەکەن چێژ لەمە دەبینن، بەڵام هاندەرانی فانتازیا زیاتر چێژی لێ دەبین لەبەر ئەوانەی سەیری فانتازیا ناکەن، لەوانەیە زۆر حەز بە بابەتە خەیاڵیەکان و جادووییەکان نەکەن. بەگشتی من ئەم زنجیرەیە 8.5 بە وەرزی یەکەم داوە، هیوادارم لە وەرزەکانی داهاتوو زیاتریش بێت. پێم وابێ ئەو وەرزە شایانی 8.5. من وسام ئەحمەدم، سوپاس.